دەستگای خێرخوازی بەخشین ئامادەکاری بۆ ئەنجامدانی پرۆژەی قوربانی دەکات لە ڕۆژانی جەژنی قوربانی پیرۆزدا. دەستگای بەخشین خۆی سەردانی مەیدانی ئاژەڵانی هەولێر دەکات و دواتریش سەردانی بەڕێوەری کوشتارگەی هاوچەرخی هەولێر دەکات بۆ دیاریکردنی ڕۆژ و کاتی ئەنجامدانی قوربانیەکان. لە پارێزگای هەولێر سەرپەرشتی پرۆژە قوربانی دەکات و هەروە لیژنەیەکی تر لە پارێزگای سلێمانی دەوروبەری سەرپەرشتی پرۆژەکانی قوربانی دەکات و هەروە لە ئێستا ئێمە تیمێکمان ئامادە کردووە کە دەینێرین بەرەو کیشوەری ئەفریقا لە 2 ڕۆژی داهاتوو دیارە بەڕێیان دەکەین و لەوێشەوە پرۆژەی قوربانی لە تەواوی کیشوەری ئەفریقا ئینشاءالله لە وڵاتانێک کە دەستمان پێ بگات و قوربانەکان ئەنجام دەدرێت و لیژنەیەکیشمان پێکهێناوە بۆ قوربانی لە نێوکەتی غەزە کە ئەنجام دەدەن. ئەم پرۆژەیەش لە 2 وڵات ئەنجام دەدرێت کە وڵاتی هیندستان و هەروها وڵاتی میسرە. بەڕێوەبەری کوشتارگەی هاوچەرخی هەولێر دەڵێت لە ڕۆژانی جەژندا لە توانایاندایە ڕۆژانە 12 کاتژمێر کار بکەن و 500 سەر ڕەشە وڵاغی گەورە و 2500 سەر ئاژەڵی بچووک سەر ببڕێت ئەگەر بێت و ئامادەکاری پێشوەختە هەبێت. ئێمە خشتەی دیاریکراومان هەیە بۆ دەستگا و ڕێکخراو خێرخوازیەکان لە ناویشاندا وەکو بەڕێز باس کرد دەستگای خێرخوازی بەخشینیش نورەی بۆ دانراوە لە 3 ڕۆژی جەژنی قوربانی پیرۆز لە بەیانی زۆر دەست بەکارەکانیان دەکەین. ڕای دەستخۆشیمان بۆ دەستگای خێرخوازی بەخشین کە هاوکاری تەواوی ستافەکانی ئێمە دەکەن چونکە بەڕاستی ئەگەر هاوکاریکردنی دەستگاکان و هاوڵاتیان نەبێتن ڕەنگە لەو 4 ڕۆژەی جەژن جەنجاڵیەکی زۆر دەبێت قەرەباڵغێکی زۆر ڕوومان تێدەکات. بۆیە دەستگای خێرخوازی بەخشینیش بەڕاستی مجاملە نەبێت بەڵام هاوکاریەکی تەواوی ستافی ئێمە دەکەین بۆ ئەوەی بتوانین کارەکانیان بۆ بەڕێکپێشی جێبەجێ بکەین. ئەگەر هەماهەنگی پێشوەختە هەبی وەکو دەستگاکان و ڕێکخراوە خێرخوازیەکان دوو بەرامبەری ئەو ڕێژەیە دەتوانین سەر بنواتە دەتوانین نزیکی 500 سەر ڕەشە وڵاغ و 2500 سەر ئاژەڵی بچووک سەر ببڕین. دەستگای خێرخوازی بەخشین 4 لیژنەی بۆ ئەنجامدانی قوربانیەکان پێکهێناوە کە دوانیان لە کوردستان و دوانەکەی دیکەشیان لە وڵاتانی میسر و ئەفریقیا دەبن. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.